بەناوی خوای گەورە و میهرەبان وارەی هەموو لایەک باش پێم خۆشە بەناوی دەستەی کارگەر و ستافی مامۆستایانی بوارەوە قوتابیانی قوتابخانەی جیهان سلێمانی بە خێراتنێکی گەرمی بەڕێز کاک دکتۆر تەها ڕاوێژکاری سەرۆکی دەستەی برینداران هەروەها دکتۆر گۆران سەرپەرشتیاری قوتابخانەکانی جیهان لیژنەی هەڵسەنگانی پرۆژە و چالاکیەکان لە زانکۆی جیهان سلێمانی دەستەی کارگەر و ستافی مامۆستایانی قوتابخانەی جیهان هەولێر و جیهان گرۆک هەروەها زۆر بە خێراتنی مامۆستایی نوێژ دەکەین کە تەشریفیان هێناوە لە قوتابخانەی جیهان کەرکووکەوە. بەڕێزان بەڕاستی ماوەی خۆشحاڵیە کە ئێمە لە دووهەمین خێوەتگەی پەروەردەی و زانستی قوتابخانەکانی جیهانین. پارساڵ وەکو یەکەمین خێوەتگا ئێمە ئەزموونێکی باشمان پێیا کرد، بوێریەکی زۆری ویستا و پێمە دەستکەین بە پرۆژە بەم چالاکیان. بۆیە من پێم خۆشە بەناوی هەمومانەوە لێرە دەستخۆشی و سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەڕێز کاک نەوزاد بکەین کە هەمیشە هەندانی هەبووە بۆ کار و چالاکیەکانمان پاڵپشتی کردین تاوەکو بەهرەی خۆمان و قوتابی عەزیزەکانمان دەربخەین. جێی خۆی دیکەمە وەکو کەمترین یاخود تاقانە دامەزراوەکانی هەرێمی کوردستان لەقمان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە. بۆ ئەم چالاکیانە تایبەتە بە جیهان بەڕاستی. ئێمە ئەمڕۆ لە خزمەتان نابین وەکو قوتابخانەی جیهان سلێمانی دەست دەکەین بە چالاکی هونەری و وەرزشی و ڕۆشنبیریەکانمان. هیوادارین ئینشاڵڵا جێگەی ڕەزامەندی ئێوە بێ. پێم خۆشە لێرە بە قوتابخانەکانی جیهانی هەولێر و دوهۆک و هەموو میوانە عەزیزەکان بڵین لە ئێستەوە ئێوە خاوەن ماڵ و ئێمە میوانین. بۆیە وا هەز بکەن کە لە ماڵی خۆتانان چی ئەکەن لە ماڵی خۆتان و لە قوتابخانەکانی خۆتانە لێرە شەرەوەتان لێ چاوەڕێیەکەین. هیوادارم چێ لە چالاکەکان ببینن. لە کۆتاییدا پێم خۆشە دەستخۆشیەکی زۆر تایبەت لە ستافە ماندوونەناسەکەی مامۆستایان بکەم و قوتابی عەزیزەکان بە خێوکارەکانیان کە ماوەی چەند ڕۆژێکە خۆمان تەرخان کردووە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی جوان بتوانین ئەم خێوەتگەیە بەڕێوەبەرین. دووبارە دەستان خۆش بێ، گەورەتان کردین بە ئامادەبوونتان. زۆر سوپاس. تاجید کەری دڵبەر لە قین درڕندەی بێ ویژان و دین نەتوانی واکەی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین نەنەنگیە و نەپیاوەتی جیاوازی ناکەوایەتی بڕیارە وێش و داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین
هەکورد بین و هەکورد ئەبین ژینێردێک بە ناوی ئیلیان و ئیڤان لەگەڵ هاوڕێیان بە ناوی سیمۆن دەچن بۆ گەلەریەک بۆ سەیرکردنی تیمساحێک. خاوەنی تیمساحەکە ڕازی نابێت. گوتار دەدەم و ناوبانگەر دەکەم لە کاتی داوای پارەی زۆر دەکات. سیمۆنیش دەچێتە لای هاوڕێکەیان و تا ڕازی بکات. ئیڤان ڕزگار بکات کە چی سوودە و